گەیشتنە کۆتایی 2021 ئێستا کاتی ئەوەیە باشترین و دڵخوازترین دیاری ژیر لە 2021 کامانە بوون هەردەی دەژمێرم و لەوانێ لیستە بەڵدی هەر هەمووتان نەبی یاخود دارانەکەی بەڵدی هەمووتان نەبی ئێوەش ئازادن لە کۆمنت دیاری خۆتان یاخود پێنج یاری خۆتان یاخود دڵخوازترین یاری خۆتان باشترین یاری خۆتان لە کۆمنت بنووسن دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن ساڵێکی گەرم دەست پێ دەکەین ناو دنیا ڤیدیۆ گەیم ژمارە لە ژمارەدا یاریی نوێم دارنەیە بەڵکو ئەو لیستە تقریبان ئەس بەو شێوازێکەوە ئەو یاریانەیە کە من کردومە نەک یاریەکەی 2021 بیانی فرتفێڵاشی دیکەم کردی ژمارەدام گاد ئۆف وار یەکە لێ لە ژمارەدەدام نە لە بەر یاریەکە زۆر نوێ نیە بەڵام لەوارەیە بتە ژمارە 2 3 ئەگەر وەکو باشترین یاری باسی بکەم بەڵامی لە ژمارەدەمدا نەتەنیا بۆ ئەوەی ڕێکمەندی بکەم بۆ هەرمەوە کەسانی کە نیان کردووە گاد ئۆف وار یەک پێشتر کردبووم بەڵام ئەو ساڵ بۆ جارێکی دیکەتوان بڵێم بۆکو یەکەم جارەکە بیکەم لە ستۆریەکە زیاتر تێگەیشتم شتەکان زیاتر تێگەیشتم گاد ئۆف وار یەک بەڕاستی کاتەکە و یاری دەکەی هەست دەکەی کەوا گاد ئۆف وار چۆن دروست بووە چیرۆکەکە کریتۆس باگراوند هەموو شتێک دروست دەکات سەرەتا کریتۆس پێدەناسێنی گریک مەثۆلۆجیت پێدەناسێنی پەزڵەکان مەرحەلەکان ئاسان نییە پێم وایە قورسترین یاری گاد ئۆف وارە تاوەکو ئێستا کردبم لە ژمارە دەی خۆم دەمنێەوە خۆشترین دڵخوازترین و یاریانەی کە لەو ساڵ کردومە بێگومان پێویستە لە ژمارە 1 و 2 بی بەڵام لەبەرەوە یاریێکی کۆنە دەبێت فۆکس بخەمە سەر یاری نوێیەکان بۆی لە ژمارە دەدام نایە ژمارە 9 لە ژمارە 9 یاری لیتل نایتمێرز تومدانە عاشقی یاریە پلاتفۆرمەرەکانە پلاتفۆرمەر واتە لەلایە کامێرەکە نیشانەدا یاخۆ لە پشت نیشاندا بە شێوازە کە زیاتر بازدان و جوڵام بیتن بە شێوەیەکی 2D لە دنیای 3D لەو جۆرە پلاتفۆرمەرانە وەکو ڕاشیدان کڵاکمانەیە پلاتفۆرمەرە بازدانە ئەوەمان هەیە کە تەنیا بازدان و شەڕکردن و کاراکتەرەکەت بۆ شێواز نیشانەدا لیتل نایتمێرز تو چیرۆکەکەی زۆر بە سادەیی تەنیا لە ڕێگەی وێنەوە بەبێ قسە بەبێ دایالۆگ شتەکانمان تێدەگەینێ و ئەو شتەشی کە زۆر بەدڵمە لە لیتل نایتمێرز تو بەڕاستی گرافیکیان برتە نێکست لێڤڵ وەکو لیتل نایتمێرز لیتل نایتمێرز یەک زۆر نایەوە بەڵام لیتل نایتمێرز تو مستەوایەکی دیکە لە گرافیک لە ڤیژوەڵ لە جێرانەوەی چیرۆک ترسناکێکشی یعنی یاریی کریپیە ناڵێم زۆر هۆڕۆ و ترسناکە بەڵام یاریی کریپیەوە تا یاریەکە تۆزە ئیزعاز دەکات بە تایبەتیش دیمەنی مامۆستایەکی کە زۆر عقل پێی تێکچوو خۆتان زانشی لەگەڵ یاری ترسناک زۆر برادر نییە بەڵام لیتل نایتمێرز تو تکا دەکەم بیکەن گەر تا کوێستانەتان کردووە ژمارە 8 ریترناڵم دانایە دەزانم زۆر ڕخنم لە یاری ریترناڵ گرت کاتەکە ڤیدیۆی سپاسکردنەکەم بڵاو کردو بەڵام تۆزێک لە ڕخنەکانان دەگەڕێنمەوە لە بەرەوەی ئەبدێتشان لە بۆ یاریەکەی نرد وای لە من کرد یاریەکەی تەواو بکەم و ئێستا یاریەکەم تەواو کردیم و دەتوانم بڵێم بەڕاستی وەکو میکانیک وەکو ئەو ستایلێکە هەڵیان بژاردی کە پێدەوتێت ڕۆگلایت نایابە و یاریی تریپل ئەی گەورە لەو ژانرەیە خۆی بگرتەوە کە ژانرەیە بەڕاستی زۆر بەکەمی یاری دروست دەکرێت ژانەکەش بریتێ لەوەیکەوە بەردەوام دەمری و دێ و بیدات ئێستا دوگمەی سەیڤیان دانایە بەڵام سەیڤەکە پێدەوتێت سەیڤ سایکڵ لە هەر شوێنێکی یاریەکەی دەتوانی سەیڤ سایکڵی داگری پلیستیشنەکەت بگژینەوە لە هەمان شوێن دەست پێکەوە بەڵام ئەگە بمری پێگومان دێوە سەر چێک پۆینتەکانی تۆزەک سێ مەرحەلە هێشتا یاریشی نازدارە ساوندی فێک نازدارە گرافیک نازدارە ستۆریەکەشی زۆر باشە نایابترین ستۆری نیە بەڵام ستۆریەکەی زۆر باشە ریچەرناڵ لە ژمارە 8 تکا دەکەم پلیستیشن 5 هەیە یان بە تەمای بیکڕی ریچەرناڵ لە پلان بێ ژمارە 7 لە ژمارە 7 یاری هۆت ویل ئەنلیشتم دانایە یاریم زۆر کردی ئەو ساڵ یاری یەکجار زۆرم کردی بەڵام هۆت ویل ئەنلیشت جگە لە فۆرزای کەسە زیات تێمەسەری بەڵام هۆت ویل ئەنلیشت بەڕاستی منی کردەوە منداڵ وەزان دوو پارتیشم لێ بڵاو کردەوە لە یوتیوبەکەم منی کردەوە منداڵ چێبەرچیەشی زۆر باشە یعنی بەڕاستی ڕیسینگێکی زۆر باشە بە تایبەتیش تراکەکانی ئەو یاری ئەو تراکانی کە دروست کرایە بە شێوەی لەعابێ منداڵی نازدارە زۆر نازدارە یعنی خۆشم بیست ئۆکەی جەماعەتی هۆت ویلم زۆر خۆش دێ ئەو کەسانی کە یاریەکەشان بەدڵە هەمووتانم خۆش دێت چاوتان ماز دەکەم ئۆکەی زۆر خۆشە کەسێکی بینیەوە لە جیهان حەزی لەو شتە بیکات و حەز لێیە بەس گاد ئۆف وار نەبی ئۆکەی هات ویڵیشمانەیە ناوازەیە نازدارە پێویستە بیکەیگەر حەزت لە زیارێکی چێبەرچێوە بڕای من بەگشتی ژمارە 6 بێگومان the one and only Forza Horizon 5 لە تۆپ 6 خۆم دامنایە وەکتوانم بڵێم باشترین یاری ڕیسینگ ئەو ساڵ کردیتم ستودیو پلەیگراوندی ئەکسبۆکس بیریان کردەوە چ شتێک لە فۆرزای زۆر کار دەکەوە خەڵک حەزی لێیە و خەڵک تێبینیان لەسەر چ هەیە هەمویان تێکەڵ کرد یاریشیان بەمە بەخشیە Forza Horizon 5 لە ڕووی گرافیک لە ڕووی لێخوڕنی ئۆتۆمبیل لە ڕووی فاکتەری چێژوەرگرتن تۆپە تۆپ زاشتی هەیە و یاریەکە زۆرم بەڵە ئەدەشتی بازمی هەیە شتە باشەکانی ئەوەندە زۆرە وای کردێ لە تۆپ 6 من بێ کەی ینی تۆپ 6 گاد دێمت یاریی چیرۆکی نەبی لە تۆپ 6 دابنایە زۆرم خۆش دێ فۆرزای ئەنگۆشم خۆش دێکە حەز دە یاری ئۆکەی ژمارە 5 لە ژمارە 5 کە گەیشتە تۆپ 5 یعنی یاری زۆر ئەو یاریانێک کاریگەریان لەم کردێ بێگومان ژمارە 5 یاری هیتمان 3 لەوانەیە لە چناڵەکەی من زۆر یاری هیتمانتان نەبینیبی بەڵام دەزانن کەوا ژیر لە هیتمان 3 زۆر ڕازی بوو و لە چەندین ڤیدیۆی خۆشم باسم کردی کە هیتمان 3 زۆر بڵ بوو هۆکاری بەدڵبوونەکەشم بۆی دەگەڕێتەوە ستودیو ئایۆ ئینتراکتیڤ کریان کردەوە وەکو جەماعەتی پلەیگراوندی فۆرزا هۆرایزن کریان کردەوە شتێک ناو هیتمانی زۆر پێویستە یەکەمیان کاراکتەرەکە
پێویست ناکە کارکەرێکی کۆمیدی بی دووەمیان یاریەکە پێویست ناکە یاریێکی ئەکشن بی سێمیان یاریەکە هەتا پێی بکرێ ستێڵ بی خۆش عشاردان بی بەدزیشتی بکەی نەکات بەناوکەوێ ئەو شتانە لەگەڵ گرافیکەکی 1000 ناوازە یعنی پێم وابی جوانترین یاری هیتمانە لە مێژووتە و گرافیکەکەی نێکس جێنە بەڕاستی وەکو هیتمان نێکس جێنەرێشنە لە بۆ بنەوەی بنوێ گرافیک ئەو ناوازەیە تایبەتی لەو دیمەنانی کە لە بریتانیا لەگەڵ ئەو دیمەنانی کە لە سینە سینە زۆر ناوازەنە ئۆکەی 1000 ناوازە هیتمان سێ تکا دەکەم بیکە ژمارە 4 کەینا بریج ئۆف سپیرتس خەڵاتی باشترین یاری ئیندی وەرگرت خەڵاتی باشترین یاری ئیندی نوێی وەرگرت حەقم مستیشە بەڕاستی کەینا باشترین چیرۆکی نییە باشترین دایالۆژی نییە باشترین کۆمباتی نییە باشترین هیچ شتێکی نییە وەکو باشترین بەڵام بەگشتین هەموو لایەنەکانی وەکو گۆست ئۆف سوشیما تقریبا پێشساوم گۆست ئۆف سوشیما هەموو شتەکانی باشترینەوە بەڵام بەگشتی یاریی چێژبەخشی جوانی هادئی ناوازێ بەتایبەت چ ئەنیمەیشنی هاوڕانە بەرێ ئەو ستودیۆیە ئین بەرلا پێشتر کاری ئەنیمەیشنی دوومچا و کورتە فیلمیان کردیە کە سینەکانی واتە دیمەنە ڤیدیۆیەکانی کەینای لە یاریەکی تریپل ئەی زەبەلا 800 ملیۆن دلاری پێم باشترە یعنی ئەگەر یاریەک 200 ملیۆن دلاری شتێت چوو بیتانە وەکو GTA 5 ئەگەر دیمەنی ڤیدیۆیان هەبی بەقەدەر کەینای دیمەنی ڤیدیۆیەکان ناوازە نییە وەکو یاری نیە وەکو دیمەنی ڤیدیۆی لەبەر ئەو ستودیۆیە کاریان دروستکردنی کورتە فیلم بووە زۆر بە ناوازەی جوڵەی کارکتەرەکان و شتەکانی بە تەواوەتی لێکدایە کەینە شایانی کردنە و پێویستە تاقیکەوە بێگومان زۆر تۆپ سێ گرنگترین یاری لە ژیانم ئەو ساڵ کامانن لە ژمارە سێ یاری هەیلۆ ئینفینیت ئەمن گەورەترین هەواداری یاریەکانی هەیلۆی نیمە بەسەراحەت پێدان بڵێن هەر ئەو ساڵ دەستم بە هەموو یاریەکانی هەیلۆی کردیەوە هەندێک چیم تەواوکردنیشم مایە بەڵام هەیلۆ ئینفینیت ئەو شتانەی کە لە ڤیدیۆ سپاسکردنەکە زۆر بە وازحی زیاتر باسی دەکەم ئەگەر نتان بینێت تکا دەکەم بڕۆم بینێری بن هەیلۆ ئینفینیت بە تەواوەتی کار دەکە یعنی یاریەکە یاریشی تەواوە لەو جۆر یاریانینە کە نەقسی هەبێ تاکە چێشەم لەگەڵ یاریەکەی لیڤل دیزاین بوو بەڵام بەگشتی چیرۆک میوزیک بەتایبەتی گەیم پڵێ یعنی چەک و ئەستێحەکانی هەیلۆی و ئەو گرۆبڵین هوکەی ئەو حەبلەی کە دەستی ماسە چیفیە بەڕاستی ناوازێ وا دەکە گەیمەکە بە تەواوەتی تەواوی بکەیت تا کۆتایی بڕۆی و ستۆریەکەشی زۆر درێژنی ئیزعاجت کاتن هەموو شتەکانی بە تەواوەتی کار دەکە هەیلۆ ئینفینیت و پێم وایە ئافرین لە بۆ ئەکسبۆکسی ئافرین لە بۆ ستودیۆی 343 ئیندستریز بەشی نازداریان کردی ئینگلیز دەرێ knocked out of the park نایابە تکا دەکەم هەیلۆ ئینفینیت قیس خۆتان مەدەن تاوی کە نەگەر ئەکسبۆکس دێ ژمارە 2 Resident Evil Village بێگومان Resident Evil Village دەبێت تۆپەکانی من بێ ئاگەر ڤیدیۆ لایڤ ستریمەکانی منتان بینی لە بیدایەتی ئەوساڵ کە Resident Evil Village بڵاو کرێەوە بیریتان کە ژیت سنات مشکلم اوكي لايفەکەش دیارە کە زۆر ترسیم ئەو شتی کە Resident Evil Village بەدڵم بوو ئەوە بوو کەوا کاپکۆم بە ڕێزەوە احترامی لە کارکتەرەکان گرتیان وای نەکردی کارکتەرەکان خوا نەخواستە کۆمیدی بنیە خوشتێک بن کەوا گەیمەران بەڵدیان نەبی و ئەو شتانە دەکەن کە گەیمەر بەدڵیتی و ئەو شتان دەکەن کە هەوادارانی Resident Evil بەدڵیتیان و چیرۆکیان زۆر بە جوانی فراوان کردی لە ناو دنیای Resident Evil یعنی هەرچ هەم 300,000 Resident Evil نوێمان هەیە بەڵام چیرۆکەکانیان درێژە پێدر و فراوان بوونە بەتابەتی Resident Evil Village هەم کارکتەرەکان یعنی لە ئیثنی لە میای لە لەی دیمیستریکۆی لە هەر هەمیان پێم وا بشتێکی ناوازەیان کردووە کۆتاییەکەشیم زۆر خەڵک چێشی لەگەڵ کۆتاییەکەی هەیە پێیانوایە کۆتاییەکە زۆزە بەقۆ نییە بە پێچانەوە من پێچانە پێم وایە چیرۆکی ئیثنی زۆر بە ناوازەی کۆتایی پێدێتن بە پێسپۆیل بێگومان و کۆتاییەکەشی دەتوانم بڵێم دڵگەرمی بەم بەخشی و وای کرد بە چاوەکی دیکە سەیر Resident Evil بکەن لە مەوجووە کە چیرۆکەکی وا کاریگەریان دروست کرد بەڕاستی ئافرین لە بۆ کاپکۆمی چاوتان ماز دەکەم تاوی هەر هەمووتان ماز دەکەم جەماعەتی Resident Evil ژمارە سێ دوو یەک پێتان وایە ژمارە یەکم چییە؟ کەستان نەتان زانی ژمارە یەکم یاری Psychonauts 2 کە بەربژێر بوو لە بۆ خەڵاتی ساڵ بەڵام بەداخەوە نەیبرد یاری تێکستۆ بردی کە تاوکەستۆ یاریم نەکردی بە تەواوەتی یاندەکەم کرد بەڵام داوام نەکردی بۆش ناتوانم لیست خۆم دابنێم یاخود هەندێک شارەتەیەک Psychonauts 2 لەوانە بژێت شێتی کەی دژێت زۆر شێتی کو دەبی یاریێکی پاپایی نازانم کو لە ژمارەیەکی خۆ دابنێ Psychonauts 2 وەکو خۆم پێم وایە هۆکاریەوەی کە لە باشترین یاری ساڵ دامنەیە لەبەر گرافیکەکەی نییە چکە جوانترین گرافیکی نییە لە هەموو جیهان خۆشترین گەیم پڵەیشی نییە لە هەموو جیهان خۆشترین میوزیکیشی نییە لە هەموو جیهان بەڵام وەکو ستۆری وەکو پەیام وەکو گرنجیدان بە یاری وەکو گرنجیدان بە لیڤل دیزاین پێم وانی ئەو ساڵ Psychonauts 2 مان باشتر هەبووپی ئەو کەسانێکی یاریەکەیان نەکردیە تکا دەکەم بە پاپایی ئەو یاریەی بڕیار مەدەن مەڵێن شکلی یاریەکەی وایە یاریەکەی ناکەن ئەو یاریە بە کورتی پێتان دەڵێن بە بێسپۆیل باسی دەکە Psychonauts 2 باسی جەماعەتێکی دەکە پێیان دەدرێت Psychonauts ئیشی وانە چوونە ناو مێشتی خەڵکیە و لەناو مێشتی خەڵکی ڕوبەڕووی ئەفکارەکانیان ببنەوە یاخود ئەفکارەکانیان بێکەوە بلکێنن بۆ چارەسەریان بکەن نمونەیەکی بەسیط یەک لە مەرحەلەکانی یاریەکەی کە سپۆیل نییە ئافرەتێک کێشەی هەیە کێشەکەشی ترسە وەروها پارەیە وەروها کێشەیە لە ترسی منداڵ کە هیچ شتێکی بەسەر بێت تۆ وەکو Psychonauts دەچێت ناو مێشتی و ئافرەتی دەبی ئەفکاری ترس
لەگەڵ پارەی بێکەوە لینکەکەی لا بدەیت و کاتەکە ویشانە دەکەی مێشتی ئافرەتەکەی بۆس فایتن لە بۆ دروست دەکە تاوەکە ڕوبەڕوویان ببیەوە و لەوانەیە شتەیان بەدڵ نەبی ئەو شتێک کە بەدڵنی لە مێشتی لێدوتە بۆس فایت و مەرحەلەکانی زۆر جوانن پامەکی زۆر جوانی هەیە وەکو مرۆڤ و ئەو یاریە پێم سەیرە لە یاریەک بەو شێوازە تەنانەت لە فیلمیشتی وام نەبینیوە بەو شێوازە زەقە فۆکس بخەنە سەر بارودۆخی دەرونی مرۆڤ وەروە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دەرونی بوونە پێم وایە ئەو یاریە هەموو کەسێک بەدڵی نابی پێم وایە هەموو کەسێک لی تێناگە بەخۆشمە زۆر شتێ تێنەگەیشتی مێشتە پێویستە زیاتر بیکەم سایکۆناست و پێم وانییە لە سایکۆناست و باشترمان هەبوو بیا ساڵ وەکو یاری وەکو پێیان پێم وایە باشترین و دڵخوازترین یاری منە لە 2021 چەند ئۆنڕەبڵ مێنشنە چیش دەکەم ئەو یاریانەی کە پێم وایە ریستی من نییە بەڵام پێویستە تاقی بکەنەوە یەک یاری ئەویش مارڤڵز گاردیانز ئۆف دە گالاکسی لەبەرەوەی ئەو یاریم تەواو نەکردی هێشتا هاوڕێیان تازە خەریکیمە بەڕاستی چیرۆکەی ناوازێ ینی مارڤڵز ئەڤەنجەرز زۆر ناوازە نەبوو بەڵام ئەوەیان زۆر ناوازەیە تازە گەیم پڵەیەکەم بەدڵنیە بێ کارکتەری گەمەتەکە کارتەکانی کەشتنیە تاحکوم پێ دەکەی ئیشی توشتەریە تەقیکردنە زۆر شتی دایانکراشتی باشتر بکەن مارڤڵز گاردیانز ئۆف دە گالاکسی پێم وایە تاوەکو ئێستا لە بن تەقریباً 6 ساعتە یاریەکەم کردیان نازدارە شایان تاقیکردنەوەیان خۆشەویستانم ئەوەش دا لە باشترین و دڵخوازترین یاریەکانی من بوو لە 2021 دەبێت بۆ چوونی ئێوە لە کۆمنت بزانم چی یاریەک دڵخوازترینتە چی یارێک بەڕای و باشترینە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن تا ڤیدیۆیەکی دیکە کە باسی مۆست ئەنتیسپەیت دەکەم ئەو یاریانی کە زۆر چاوەڕێ دەکەم 2022 چاوتان ماز دەکەم خواتان لەگەڵ